ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوری بەرنامەکەمان هاوکاتە لەگەڵ ساڵیادی ئەنجامدانی ڕێفراندۆمی سەربەخۆیی کوردستان. ڕێفراندۆم ئیرادە و شانازی تەوەری گفتوگۆکەمانە بە میوانداری زۆر بەڕێز مەوسا زایر سەوەز نووسەر. مەوسا زایر بەخێر بێت و خۆشحاڵی. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ جەنابشت. مەوسا ڕێفراندۆم ڕووداوێکی گرنگە لە مێژووی هاوچەرخی خەڵکی کوردستانە. پێمان خۆشە جەنابەت بە حکمی ئەو ئەزمونەی کە هەتاوە وەک نووسەرێک وەک ڕۆژنامە نووسێک وەک ئەوەی کە وەک کوردێکی نیشتمان پەروەر کە ساڵانێکی درێژە لە ناو دنیای بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان و کارکردن لە ناو دنیای فەرهەنگ و ئەدەبیات و فکری کوردیا کارت کردووە. پێمان خۆشە کە ئەم تەوەرە بە ئامادەبوونی جەنابەت گفتوگۆ بکەین و پێم خۆشە بەڕاستی بەر لە چوونە ناو پرسیارەکانەوە پرسیاری ئەوە بکەم کە ئیحساسی جەنابەت لە ڕۆژانی ڕێفراندۆم و خوێندنەوەی تۆ بۆ بڕیاری ئەنجامدانی گشتپرسی لە کوردستان چی بوو و چۆن بوو؟ کاک سەربەت زۆر سپاس دەکەم بۆ ئەم دیدارە. پێش هەموو شتێک پیرۆزبایی یادی پێنجەمین پرۆسەی ڕێفراندۆم لەگەلی کورد و شەهیدان و خاوەنی بیرۆکەی ڕێفراندۆم کاک مەسعود بەرزانیەکە. پێشەوەی کە وەڵامی پرسیارەکەی جەنابە بەمەوە حەز دەکەم شتێکەیە ئیساری کەم، ئەویش ناوەکەیە، چونکە بە سێ جۆر ڕێفراندۆم باس دەکرێ ناوەهێنرێ. ڕێفراندۆم، ڕاپرسی، گشتپرسی. پێویستە ناوێکی گونجاو بۆ ئەم بابەتە دەستنیشان بکەین بۆی لە کاتی قسەکردن و لە کاتی گفتوگۆکردن لە کاتی نووسینی شا هەمومان کۆک بین لەسەر ئەم وشەیە. بەرحاڵ بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابە، ڕاپرسی یان ڕێفراندۆم یا گشتپرسیەکە ڕۆژێکی زۆر پرشنگارە لە مێژووی گەلی کوردە، یان یەکێکە لە ڕۆژە پرشنگدارەکانی مێژووی گەلی کورد، چونکە هەنگاوێکە بۆ ئەوەی کەوا لە داهاتووە ئیتر ئەو داهاتوە درێژە کێشێ کوردە کێشێ ئومێدەوارم کورد مەودا بێت بۆ ئەوەی ببین بە خاوەنی دەوڵەتی خۆمان، چونکە هەموو ژیر و گرفتی ئێمەی کورد لە نەبوونی دەوڵەتە چڕکراوەتەوە دروست بووە. لەم ڕۆژە پیرۆزە کە ڕۆژی 25/9/2007 بوو، تەماشا دەکرد ئەو خەڵکە بە جۆش و خرۆشێکی زۆر گەرمەوە بە پێکەنینەوە هەتا لە کوردستانی ژێردەسەڵاتی ئێران بە هەڵپەرچێ و بە مۆسیقا و بە ئەنواع و ئەشکاڵ خۆش بەختیەوە تەماشای ئەم ڕۆژیان کرد و ئەم ڕۆژیان بەڕێکرد. لەبەر ئەوە ئەگەر من بڵێم هەموو ڕۆژێک ڕێفراندۆمەکرێ ئامادەم سەرە بگرم هەرچەگە بێت دووری مەودای سەرەکە بۆی 5 دیسانۆ بکەمەوە بەو مەرەکەبا کە من زۆر جار فەخری پێوەکەم و شانازی پێوەکەم و بە ڕۆژێکی پڕ خۆشی پڕ بەختەوەری ئومێدێکی داهاتوو ئومێدێکی جوان بۆ گەلی کورد و بۆ میلەتەکەم ئەخوازم. مەوسا جەنابەت باسیەوت کە ڕێفراندۆم بەشی زۆری خەڵکی کوردستان بەشداری تیا کرد. یعنی ئەوە لە لای تۆ ڕنگدانەوەی چییە کە بۆ نمونە تەواوی خەڵکی کوردستان بەبێ جیاوازی ناوچە و نەتەوە و ئاینزا و حتا ناوچەکانی کوردستانیەکان لە کەرکووک و خانەقین و شنگال و تەواوی خەڵکی کوردستان لە باشووری کوردستان دەنیا بەم ڕێفراندۆمەیە و ڕێژەی لە 93 خەڵکی کوردستان بەڵێ بۆ سەربەخۆی کوردستانیان کرد. خوێندنەوەی تۆ چیە بۆ ئەم دەستە جەمعی بڕیاردانە؟ زۆر جار ینی ئەوانەی کە مێژوو نووسن توێژەرەکان باسیەوە کە نەڵێن کە ڕێفراندۆم ڕووداوێک بوو چۆن ساڵی 91 تێگڕای خەڵک بێ جیاوازی هاتنە سەر شەقامەکان و ڕاپەڕین و لە تەواوی شار و شارچووەکانی کوردستان ڕێفراندۆمیش هاوشێوە هاوڕەنگ بابەتێکی سەرتاسەری بوو لە کوردستان. کاک سەربەز بە جۆرەی ئەو دۆکۆمەنتانی کە وجودی هەیە و نووسراون لە 192.73 بە بەڵێ
وەڵامی ریفراندۆمیان داوەتەوە. نەخێرەکان لە سا حەوتە، ئەو نەخێرانەش تێناگەم یعنی لەبەر چی ئەم چەتری ئازادی بەسەر سەری خۆیان بەرز کردوێتەوە بۆ ئەوەی کە بارانی ئازادی لێنا. ئەوانش حساباتی خۆیانیان هەیە، ڕەنگە بەرژەوەندیشیان هەبێت، بەڵام ئایا کەس هەیە لە دنیا حەز بەوە نەکات ببێ بە خاوەنی دەوڵەتی خۆی، ببێ بە خاوەنی کیانی خۆی، ببێ بە خاوەنی ئەوەی کەوا ئیرادەی خۆ بیبەی بەڕێوە؟ باوەڕ ناکەم. لەبەرەوە ئێمەی کورد ڕووباری خوێنمان ڕشتووە لە پێناوی چییە؟ غێر لە پێناوی ئەوەی کەوا بە ئامانجە بگەین لە شۆڕشەکانی کوردوانی تۆ حسابی بکە لە ساڵی 1540 لە شەڕی چاڵدێرانەوە ئەنجا وەرە بۆ 1690 ئیتیفاقیی زەهاب، شەڕ، شۆڕش، گرتن، ماڵوێرانی، ئەنفال، چیمیاباران هەمووی لە پێناوی ئەوە بۆ کە ئێمە ئازاد بین، کە ئێمە ببین بە خاوەنی دەوڵەت. تۆ ئەو ببوورە ئەو چەتری هەڵا بە سەرسەری خۆیان نایەوێ ئەم بارانی ئازادی لێبە کەیفی خۆیەتی نیسبەتێکی زۆر کەمیشە، زۆر شێکی ئاساییە. لەبەر ئەوە ئەمە خەونی و ئاواتی ڕۆشنبیرە، زانایە، نەزانە، فەقیرە، هەژارە، خەونی هەموو کوردێکە بۆ ئەوەی کەوا ئێمە بگەین بەو مەبەستە، بەو ئامانجە، بەو دەوڵەتە کە پێوترێت دەوڵەتی کوردی و ئینشەڵڵا ئەمەشە بێ بە نەواتێک بۆ پارچەکانی تری کوردستان کە داگیر کراوە. مەوسا ئەمڕۆ لە ساڵیادی ڕەفراندۆمە جەنابی سەرۆک لە دوهۆک لە بۆنەیەکی یان لە فستیڤالێکی ڕۆشنبیریە باسیەوەی کردکە جەنگێکی دژی یان جەنگی شکاندنی ئیرادەی خەڵکی کوردستان دەستی پێ کردووە و ئەوانەی کە دژی ڕێفراندۆم بوون، ئەوانە دژی سەربەخۆی کوردستان بوون، ئێستا جەنگەکەیان گواستووەتەوە لە جەنگێکی سەربازیەوە بۆ جەنگی شکاندنی ئیرادا و ڕووی لە نووسەران، لە ڕۆشنبیران، لە ئەدیبان، لە هونەرمەند و لە خوێندەواری کۆمەڵگەی کوردی بوو لەوەی کە ئەرکی ئەوانە کە لە هوشیاری گەشەپێدانی هوشیاری نەتەوەی لە هێشتنەوەی ئیرادەی خەڵک لە باشترکردن و بەهێزکردنی ئیرادەی خەڵک ڕۆڵیان هەبێ. خوێنەوەی جەنابەت لەم بارەیەوە چییە؟ ئەزانی چۆن کاک سەرباز بەدڵنیاییەوە هەتا چەند محاولی ئەوە بکەن ئەو ئیرادەیە بشێنن مەحاڵە، چونکە ئەمە ئیرادی میلەتێکە، ئیرادی میلەتێک ناشچێ، ئەمە حیزبێک، لایەنێک، جیهەتێک، کەسێک، شەخصێک ئیسیهینی نەکردو، نەیگرتوتە ئامێز ئەم ڕیفراندۆمە. لەبەر ئەوە ڕۆشنبیران، شاعیران، ئەدیبان، مفەکرین، نووسەران، عامەی خەڵق هەمووی وەکو خەنگەقێک وەستاون بەرامبەر ئەو تاقمە کەمەی کە خۆیان ناوناوە بەرەی نەخێر هیچیان پێ ناکرێت کاکە. لە سا حەوتی خەڵک کەوتوێتی نەخێر بەرامبەر لە سا 92.73 چی پێکرێ؟ لەبەر ئەوە هەوڵەکە لە ئارایە، توانەکە لە ئارایە، نووسینەکان لە ئاران، عەزیمەتی خەڵک، ڕاستکردنەوەی هەڵەکان، بەڵام لەگەڵ ئەوەشە مەحاولەکانە بێ زیاتر کرێت، چاکتر بکرێ و ئامرازەکانیش بەردەست بخرێت. مەجال بگرێ کۆمەڵی خەڵکی تر بنووسێت، قسە بکات، بێتە سەر شاشەکان بۆ ئەوەی کەوا چونکە بەلاڕیا براوە خەڵکیان هەڵخەڵەتانەوە، بەتایبەتی ئەو خەڵکان ساویلکە و نەفام و ئەمانە ترسێکی وایە سۆتە بێشی خەڵقەوە. مەسەلەن ریفراندۆمێکی کە کراوە ساڵی 1920 بۆ ئەوی سلێمانی ڕەبتکەنەوانێ بە عێراقەوە، سلێمانی ڕەفسی کردووە، ئەنجا هاتون قسویان تێمێشتی بازرگانەکانەوە، تووتنەکانتان لە شۆ ساخەکەنەوە. ئێستاش هەیە ئەو ئیرادەیەشکانە مەعاژە بڕێ، ئاومان لێ ئەبڕێ، ئێکاکە خۆ نامری لە برسە. من ئەگەر بگەم بە ئاوات و ئامانجی خۆم وەکو کوردێک ئەبێ قوربانی بۆ بم، ئەبێ برسی بم، زۆر ئاساییە کاکە. با ئێمە ئەم ڕێبازە ئەم بیرۆکەیە بخینە مێشتی خەڵقەوە کاکە وەڵای نەبرسیە بین، نە ئەفەوتین، نە هیلاگە بین، نە عەزیە دەچێشین، بگرە ئەبێ بە ڕۆژی هەڵکردنی گڵۆپی ئازادی لە هەموو هەرێمی کوردستانە و ئەم گڵۆپەش
ئەبێ بە ڕووناکەرەوە بۆ بە پارچەکانی تری کوردستان ئینشەڵڵا ئەوانیش مەوسا سەرباریەوەی کە جوودێکی زۆر گەورەکرا حتا لەلایەن هەندێک هێزی ناوخۆوە لەلایەن هەندێک میدیاکار و لەلایەن هەندێک کەناڵی میدیاییەوە لەوەی کە خەڵک وا لێ بکەن پشت لە ڕیفراندۆم بکایان بەلایکەم بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان نەکا حتا لەو زەمەنە بزوتنەوەک دروست بوو بە ناوی بزوتنەوەی نابۆ بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان ینی خوێنەوەی جەنابەت بۆ ئەو ڕۆحیەتی خەڵک چییە لەوەی کە خەڵک لە کۆتاییە سەربەخۆی هەڵبژارد خەڵک لە کۆتاییە بە ڕۆحێتێکی گەورەوە بە فیداکارێکی گەورەوە ئامادە بوو و بە عشقێکی جوانەوە لەسەر سنووقانی دەنگیان بە سەربەخۆی کوردستاننا بەلای منەوانی هیچیان پێ ناکرێ مەحاڵە بتوانن ئەو هێزە گەلیە ئەو توانە و ئیمکانیاتە ئەو قووەت و عەزیمەتەی کە لە مێشی خەڵکەکایە بۆ دامەزرانی دەوڵەتی کوردی بۆ ئەو ریفراندۆمەی کە هەموو لە 2.73 وتی بەڵێ چی پێکرێ بەڵام ئەمێنێتەوە سەرچی لەگەڵ ئەوەشە ئەبێ ئێمە بەرەنگاربوونەوەی ئەم تاقمە ئەم گروپە کە بێگومان شتێک لە پشت مەوزوعەکەەوە هەیە مەوزوعەکە بریتێ لە بەرژەوەند یا ئەوە تا لایەنی دەرەچی ئەیان جۆرێنێت لایەنی دەرەکە چێ ئەوانن کە لە بەرژەوەندیان نییە کوردستان ڕزگار بێت و ببێ بە خاوەنی دەوڵەت بەڵام من قەناعەتم وایە ئیرادەی میلەت ناڕوخێنرێت ڕاست مەوسا زۆر هەوڵ درا کە ڕیفراندۆم یا گشتپرسی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم نەکرێ بە تایبەتیش لە کەرکووک لە خانەقین لە شنگال لە مەخمور کە سەرنجام ئیرادەی خەڵکی کوردستان سەرکەوت و توانرا لەوێش خەڵک بەشداری پرۆسەکە بکە خوێنەوە چییە بۆ ئەوەی کە ئەمە بخۆی بوو بە وەسیقەیەک و کوردستانی بوونی کەرکووک و بەرەوپێشوونی قەزەی کوردی لەم بابەتەیە ئەزانی چۆن کاک سەربەز قەزەی کەرکووک و ناوچە دابڕاوەکان قەزەیەکی سیاسیە ئەمە لە ڕووی جوغرافی و پۆلیتیکی سیاسیەوە کوردستانیە بەڵام ئێستا زروفێک هاتۆتە پێشەوانێ کە ئەم وەزعی خوڵقانووە و جەماعەتێک خۆفرۆش توانیان مەسەلەن ئەم وەزعە بگۆڕن بە نەوعێکی کە و سوپا بێنەوە بۆ ئەو ناوچانە داگیری بکەنەوە یا با بڵێن شەڕ دروست ببێت مێژوەکەی نزیکە یانی ئەوەنگە مێژوێکی دوور نییە کە بینیمان چۆن ئەو وەزع بە چیەوەی شکایەوە بەڵام ئیرادەکە لە ناو میلەتەکایە ئیرادەکە لە ناو دانیشتوانی ئەو ناوچانایە ئەوانیش ئەگەر بڵێ هەر سوورن لەسەر ئەوەی کەوا بڵێن نە قوربان ئەوانیش سوورن وەکو من و تۆ وەکو هەموو کوردێکی نێتەوەیی وەکو هەموو کوردێکی دڵسۆز ئەبێت ئیرادەیان بە نەزەری ئیعتیبار وەربگیرێ لە ئەوساتی دووەلیە ئەمڕۆ بەیانی کاری پێویستە مەوسا ئەوەی کە زۆر جارەوتێ ڕیفراندۆم بۆتە تاپۆیەکی ڕەش لە بەرکی کوردایە خوێنەوەی تۆ چییە بۆەوەی کە کورتوانی لەو قۆناغەیە بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بڵێت کە خواستی سەربەخۆیی لە لای خەڵکی کوردستان خواستێکی بە کۆمەڵە و تەواوی خەڵکی کوردستان داوای ئەم مافاکەن و ئەم پیشاندانی ئیرادەیە بەڕێی جەنابەت لەسەر ئاستی نێودەوڵەتی چۆن بوو کاک سەربەز وڵاتانی گەورە وزلهێز زۆر بە ئاگار لە مەوزوعی کوردستانە و لە نزیکەوە ئاگایان لە مەوزوعەکە هەیە لەوەی کە ئەگوزەرێ لە ناو خەڵکەکە و ئەرزانن کەوا دانیشتوان میلەتی کورد هەر هەمووی تامەزرۆی دەوڵەتە تامەزرۆی ئەو چونکە هەموو گیر و گرفت و مەشاکلەکانمان لە نەبوونی دەوڵەتایە کە دەوڵەت بوو مشاکلمان نامێنێت لەبەر ئەوە وڵاتانی دەریشەوە ئەزانن باشە مەحاولەی ئەویان کرد کە گوایە ڕیفراندۆم نەکرێ کرا کاکمەسئول سوور بوو لەسەرەوەی کەوا ڕیفراندۆمە پێ بکرێت دوای خەن بۆ 2 ساڵ باشە ئەی گەرانتی چییە گەر دوای 2 ساڵەکە دواخرا تەنها کاکمەسئول داوای کردووە کە دانیشتووە لەگەڵیانە نێردەکان معلومن چێوچێن وتێتی بابە پشتگیریەکە بگۆڕن بیکەن بە
یارمەتیەکە هاوکاریەکە بگۆڕن بیکەن بە پشتگیری نیان کردووە کاکبەسە فەرموویەتی وتێتی باشە ئێوە ناتوان وشەیە بگۆڕن ئەی من چۆن قەناعەت بە هەموو میلەتی کورد و ئەحزابەکان کە کۆ بۆ تۆ پێشتر لەگەڵیان ناو ڕەزامەنگیان ناو پەرلەمانی کوردستان بە زۆرینەی دەنگ پشتگیری لە ریفراندۆم کردووە بتوانم پەشیمانمەوە لە مۆزوعەکە یا لە ئەنجامدانی ریفراندۆمەکە لەبەر ئەوە وڵاتانی دەرەوە وڵاتانی زلهێز ئەبێ خۆمان داوا بکەین ئەبێ خۆمان محاولەی ئەوە بکەین کە ئیرادەمان وایە ئەیتر ئەو محاولەیە چێداوایەکە سەرکردەکان ئێمەی خۆشنبیر ئەینوس بەنووسین جەناب لە ڕێگەی ئیعلام و ڕاگەاندنەکانەوە بۆ ئەوەی کەوا بڵێن بڵێ ئەمە میلەتەکە ئاوایە بەڵام کە ئێمە بێدەنگیمان لێ کردو قسەمان نەکردو بێدەنگ بووین دیارە ئیرادەی میلەتەکە نییە بەڵام ئەو ریفراندۆمە سلمانی کە ئێمەی کورد ئەمانەوێت سەربەخۆ بین ئەمانەوێت خاوەنی دەوڵەت بین ئەمانەوێت کیانیشی خۆمانمان هەبێت مەوسا ریفراندۆم لەو زەمانەیە دەنگدانەوە و ڕنگدانەوەی زۆری هەبوو چ لەسەر ئاسی ناوخۆی چ لەسەر ئاستە جیهانیەکە و زۆر جار لەسەر ئاسی میدیای نێودەوڵەتیش ڕاگەاندنی نێودەوڵەتیش زۆر قسە و باسی لەسەر بابەتی کورد هێنایەوە پێشەوە هەستەکەی لەوەی کە ریفراندۆم جارێکی تر کارتی کوردی یا قەزی کوردی خستەوە ناو یان خستەوە سەرمێزی مەحفەلی نێودەوڵەتی لە سەرمێزی زلهێزەکانی دنیا و بزۆر لە جۆرەکان دەنگی کوردی بردەوە ناو دنیای دەرەوە و زیندوێتی قەزەی کوردی و ئەگەرەکانی چارەسەرکردنی قەزەی کوردی و پێویستبوونی چارەسەرکردنی قەزەی کوردی جارێکی تر خستەوە ناو دنیای سیاسەتەوە کاک سەربەز تۆ ئەگەر بە پیادەی لایەنە سیاسیەکان و حکووماتی زلهێز فەرەنسا و ئەڵمانیا و بەریتانیا و ئەمریکا و یابان هەمویان لەگەڵ تەقریری مەسیری میلەتانن ناتوانێت ئەو نوکولی لێ بکات بڵێ من نامەوێت تۆ ئازادبی ناتێ نامێ تۆ حکومەتی خۆتی هەبێت بەڵام لێرا مۆزوعی ئابووریەتە ئاراوە ئەم مۆزوع ئابووریەکەیەتە ئاراوە شەریکاتی گەورە ئیش لە مۆزوعەکە خاوەن بەرژەوەندەکان ئیش لە کارەکەکەن ئێمە وەختێک کە بووین بە خاوەنی ئابووری سەربەستی ئازادی خۆمان کێشی کورد گەورە بوو ریفراندۆمیش کە هاتە سەر بارەکە ئەمەی تر قورساییەکە هێنایە سەر مۆزوعەکە و تێگەیشتن کە ئەم میلەتە ئەوێ ئازاد بێ ئەوێ خاوەنی دەوڵەت بێ ئەوێ کیانێکی هەبێت لەبەر ئەوە هەردوو بابەتەکە چ بابەتی ئابووریەکە کە ئازادین و چ ئەو ریفراندۆمەی کە دەری خست لە سا 92.73 ئەڵێ بەڵێ بۆ ئازادی بەڵێ بۆ دەوڵەت بۆ دامەزرانی دەوڵەتی کوردی بەڵێ بۆ خۆبەڕێوەبردن لەبەر ئەوە هەموو وڵاتانی دنیا ئاگایان لە وەزعی کوردستانە لە ڕێگەی دیبلۆماسیەتەوە لە ڕێگەی سەرۆکی هەرێمەوە لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە لەبەرەوە ئێستا زۆربەی زۆری وڵاتانی دنیا هەمووی قونسڵێتیان هەیە لە هەولێر ئاگارن لە هەموو هەڵست و کەوت و وەزعەکە ئاگان لەو ئاوەدانیەیە کە هەیە لە شارەکانە ئاگان بە تایبەتی لە هەولێر ئاگان هەیە لە بارودۆخی ئەو خەڵقەکە چۆن ئەژی بەراوردیەکەن لە بینی هەولێر و بینی بەسڕە بەراوردەکە لە بینی هەولێر حتا ئەو ئەمن و ئاسایشی کە ئێستا هەڕی حاضر باڵی کێشاوە بەسەر هەموو هەرێمی کوردستانە ئەویش بەچیە بە هیمەتی حکوومەتی هەرێم و بە هیمەتی سەرۆکی هەرێم و بە هیمەتی نووسەران و جەنابت و ڕۆشنبیران و هەموو ئینسانی چاکەکان و پیاو باشەکانی سەر خاچی کوردستان مەوسا سەبارەت بە هوشیاری نەتەوەیی پێم خۆشە یعنی ئەگەر ئێمە ئەو ڕابردوویان ئەو مێژۆمان تۆمار کرد بە تایبەتی لە ریفراندۆمە و ئەم میلەتە بۆ ئیرادە باشەوە دەنگی زوڵانی خۆی گیان هەم لە ناوخۆ هەم لە دەروی وڵات بەڵام لەم قۆناغە بەدواب ینی بە تایبەتی لەسەر ئەرکی ڕۆشنبیران ئەرکی نووسەران ئەرکی ئەو منەوەر و خوێندەوار و مامۆستای زانکۆ و ڕۆشنبیرانەی کە ئاستێکی باش لە خوێندەواریان هەیە لە پرسی بژاندنەوەی هوشیاری نەتەوەی لەوەی کە چۆن جارێکی تر خەڵکی کوردستان بەرگری لە ئەنجامەکانی ڕیفراندۆم بکات و ئەو خواستەی کە هەبوو بۆ سەربەخۆی کوردستان بەردەوامی هەبێت و جارێکی دیکە ئێمە
هەم بۆ خۆمان خاوەنی قەزیەکە بین و هەم لە دەرگای تەواوی دنیای ینی ڕای گشتی دەوڵەتانی دنیا کۆمەلگای مرۆڤ دۆست بین لەوەی کە قەزیە کوردی قەزەیەکە قابل بە چارەسەر و پێویستی بە چارەسەرێ. مامۆستا سەربەست باوەڕت هەبێ هیچ نووسەرێکی کورد کەم تەرخەم نییە لەم بوارە، بەڵام لەگەڵ ئەوەشا کاری زیاترێوێت، کاری زیاترێوێت بۆ ئەوەی کەوا ئەو وشیارێنێتەوەیە لە گیانی خەڵقەکە بچەسپێنین. چونکە تۆ ئەوە لەبیر بێ لایەن هەیە ئیش لەسەر عەقڵی مرۆڤەکەن. مرۆڤ بە تایبەتی ئەوانی کە نەخۆنراون و ئەوامیان پێڵێن و لە لادێکان و لە شوێنەکانە ئەوانیش هەر وشیارن، ئەوانیش هەر ئاگایان لە وەسعەکەیە، ئەوانیش بەڵام کە جیهەتێک یان ڕاگەیاندنێک یا تەلەڤیزیۆنێک کاری لەسەر عەقڵی ئەوان کرد بێگومان کاریگەری هەیە. ئەنجایەن ئەوان ئەسالیبی نابەجێ دروست دەکەن. مەسەلەن چاڵێ لە شوێنە ئەیکا بە مشکلێکی گەورە، ئەیتر بیلەوە ناکاتەوانێت کە ئەم هەموو ئاوەدانیە، ئەم هەموو شەقامە، ئەم هەموو جادەیە، ئەم هەموو خێر و بەرەکەتەی کە لە وڵاتە هەیە، ئەم هەموو ئابووریە کە بەرەو پێش ئەچێ نایخەنە بەرچاو. یەن شتێکی زۆر تافی بەسیط لە فڵان گەڕێک ئاو نییە، لە فڵان تەسەوەر کە مامۆستا سەربەست لە وڵاتانی ئەوروپا من لە سوی دەژیم، لە وڵاتانی ئەوروپاشا کەم و کورتی هەر هەیە. یعنی تەسەوەر کە ئێستا سعر ئەوەنگە بەرز بۆتەوانێ بۆ بە سێقات و نیو هی موادی غذایی، خوی بنزینی خواردنی احتیاجی ژیانە ڕوات. بەڵام ئەمان ئەو لایەنەی کە ئەو لایەنێت من نازانم پاڵپێوەراوە، یعنی من بە دەستێکی دەرێکی ئەبینم کە لە پشتیانەوانێ ئیژەکەت. ئەیتر چێە؟ حی عەلەی سەلاح من ناسراون پێویست ناکە ناوێن بەرین. لەبەر ئەوە پێویستە ڕاگەیاندنەکان، خۆنەوار، ڕۆشنبیران، ئەدیبان، هونەرمەندان کار لەسەر ئەم ناحیە بکەن و ئەو پرۆپاگەندە درۆ و دەلەسانی کە هەیەە و ڕۆژانە بەبایان بە درۆ بخرێنەوانێ و کاری ڕۆژانەی تریش پێویستە بکرێت. یعنی باری ئابووری خەڵکەکە تۆزێ باشتر بکرێت، بازار دەسەڵاتی بەسەرا بژیرێت، ئەم بەرزبوونەوە و نزمبوونەوەی سعرە ڕەشاو بکرێت. ئەمانەش هەمووی پاڵنەرن بۆ ئەوەی کەوا خەڵکەکە نەک بۆ ریفراندۆم، بۆ دامەزراندنی دەوڵەتی کوردیش باوەڕ ناکەم کەس نوکلی لێ هەبێ. ماوسەیان سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕافە. ئەگەر قسەیەکی ترت هەبێ سەبارەت بە ریفراندۆم بیکەی سوپاس دەکەم. وەڵاهی ئەوەی کە لە کۆتاییە ئەمەوێ بیڵێم ئەوەیە زۆر سوپاسی دروستکردنی یا بیرۆکەی ریفراندۆمەکەم، ئەویش کە کاک مەسعودە ئومێدەوارم لە تەمەنی خۆیە دەوڵەتی کوردیش ئیشەڵڵا ئاڵاکەی بەرزکرێتەوە لە ناو ئاڵای وڵاتانی دنیا لە نەتەوە یەکگرتوەکان و ئێمەش ئەوەی کە لەسەر شارمانە پێویستە جێبەجێ بکەین. خۆ بەخش بین کاکە چی یعنی؟ یعنی ئیلارە بێ ئێمە بە مکافەئە و بە موچە و بە ئەم شتانەوە مەشغوڵ بین، بە تۆزێکی فیلات بین بۆ دامەزرانی دەوڵەتی کوردی، با خەمخۆر بین، با هاندەر بین، با بتوانین پرۆپاگەندەی نەیارەکانمان بە درۆ بخەینەوە. ئیتر زۆر زۆر سپاس دەکەم و مەمنون و عەزەتان کێشا و سپاسی ستافیش دەکەم کە لە پشت کامێرەوە ئیشیان کردووە. زۆر سپاس بۆ ئامادەبوون جەنابەت. مامۆستا زایر سەوەز نووسەر خۆشحاڵ بووین کە لە بەرنامەی ڕافە بەشدار بوویت. سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. سپاستان دەکەم. ئازیزان بەم جۆراتینە کۆتایی بەرنامەی ڕافە تا ڕافەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.